ئەم کاتتان باش. خەریکە بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کۆتایی ئەم ساڵدا بە تەواوی جێگیر دەبێت و لە ئێستاشەوە چۆنەتی بەشداریکردن لە هەڵبژاردنەکەدا و پێکهێنانی هاوپەیمانەتیەکان لایەنە سیاسیەکانی شیعە و سوننی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لەم نێوەندەدا پێشبینیکردن بۆ هەڵوێستی سەدر وەک جۆرێک لە مەحاڵی لێهاتووە. بەڵام میدیە عێراقیەکان لە ئازاری سەرکردەکانی ڕەوتی سەدرەوە دەڵێن ڕەوتەکەیان لە ژێرناوی سێ لیستی جیاوازدا بەشداری لە هەڵبژاردنەکەدا دەکات. هاوکات بڕیارە پاش 18 ساڵ لە هەڵبژاردنەکە لە پارێزگای کەرکووکیش ئەنجام بدرێت. بەڵام تا ئێستا جوڵەیەکی ئەوتۆ لەلایەنە کوردستانەکان نەبینراوە لەبارەی چۆنێتی بەشداریکردن لە هەڵبژاردننی پارێزگاکەدا. 6/11 ئەم ساڵ بۆ ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دیاری کراوە، بەڵام ماوەیەک بوو بە پاساوی تەواو نەبوونی ئامادەکاریەکانی کۆمسیۆن باس لە ئەگەری دواخستنی هەڵبژاردنەکە دەکرا. بەڵام ئێستا هەم کۆمسیۆن و هەم حکوومەتی دەڵێن ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. ئەمڕۆ عیماد جەمیل ئەندامی تیمی میدیای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق با ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاند هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا ناخرێت و لە وادەی خۆیدا ئەنجام دەدرێت. ڕۆژێک پێشتریش محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق لە میانی کۆبوونەوەی لەگەڵ جێنی بلاسخارت نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکان ڕایگەیاند کە سەرجەم پێویستیەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئامادەیە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق چەند ڕۆژێکە کارەکانی خێراتر کردووە و دەرگای خۆتۆمارکردنی بۆ حیزب و کیانە سیاسیەکان کردوتەوە کە دەیانەوێت بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بکەن لە 6 تشرینی دووەمی ئەم ساڵدا. نەخشەی هاوپەیمانەتی سیاسیەکان هێشتا ڕوون نییە بەهۆی ئەو ناکۆکیە سیاسیانەی هەن کە بەشێکیان بە ئاشکران و بەشێکیشیان شاراون. لەبارەی هێزە شیعەکان ناکۆکیەکان لەسەر ئەوەیە کە ئایا بە یەک هاوپەیمانی بچنە هەڵبژاردنەکان یاخود هەر هێزە و بۆ خۆی ئازاد بێت. دوێنێ ڕۆژنامەی عەرەبی جەدید و ئەمڕۆژ ڕۆژنامەی شەرق ئەوسەتی لەندەنی ڕایانگەیاندووە بەشەیەک لە هێزەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی داوای دواخستنی هەڵبژاردنەکە دەکەن بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو. بەڵام لە بەرامبەردا هەندێک هێز بە توندی دژی ئەمە دەوەستنەوە و ڕێگە نادەن هەڵبژاردنەکە دوا بخرێت، بە تایبەت هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالکی و عەسائیبی ئەهلی هاق با سەرکردایەتی قەیس خەزعەلی. بەشداریکردن یاخود بەشداری نەکردنی سەدرەکان و ڕەوتی فوراتین با سەرۆکاتی محەممەد سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق هێزەکانی نێوچوارچێوەی هەماهەنگی دوودڵ کردووە و نازانن چۆن هەنگاو بنێن. لەباری بەشداری سەدرەکان لە هەڵبژاردنەکەدا ڕۆژنامەی شەرق ئەوسەت لە ئازاری سەرکردەیەکی سەدرەکان بێناوهێنان دەڵێت سەدرەکان بڕیاریان داوە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن و دەستگا هەڵبژاردنەکانیان لە بەغداد و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق خستۆتە کار بە شێوەیەکی ڕانەگەێنراو. سەرکردە سەدرەکە ڕایگەاندووە ڕەوتەکەیان بە 3 لیستی جیاواز بەشداری هەڵبژاردنەکان دەکات. لیستێکیان بۆ بەغداد، لیستێک بۆ شارەکانی ناوەڕاست و لیستی سێیەمیش بۆ شارەکانی باشووری عێراق. سەرکردەکە دەژڵێت مەرج نییە لیستەکان ناوی سەدر هەڵگرن، بەڵام سەر بە ڕەوتی سەدر دەبن. هەرچەندە ئەم زانیاری و لێدوانە لەلایەن ڕەوتی سەدرەوە نەپشتڕاست کراوەتەوە و نەڕەتیش کراوەتەوە، بەڵام بەشداربوونی سەدرەکان هاوکێشەکان دەگۆڕێت و نەخشەی هاوپەیمانەتیەکانی شتێک دەدات. وەکو ڕۆژنامەی شەرق ئەوسەت دەڵێت لێدوانی سەرکردە سەدرەکە ئەگەر ڕاستی بن یان تەنها بۆ سەرنجڕاکێشانیش بن ئەوە ترسی لای هێزە سیاسیەکان دروست کردووە. بەو پێی سەدرەکان لە دوا هەڵبژاردننی عێراق زۆرترین دەنگ و کورسی پەرلەمانیان بەدەستهێنا بە 73 کورسی، بەڵام دواتر لە پەرلەمان کشانەوە. لەباری بەشداری سونەکانیش لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تا ئێستا بەرچاوڕوونیەکی ئەوتۆ نییە و نەخشە ڕێگایەکی ئاڵۆزیان هەیە. جۆرێک لە ناسەقامگیری لە ڕێزەکانی سونەدا بەدی دەکرێت لە کاتێکدا لە دوا هەڵبژاردننی عێراقدا لە ساڵی 2021 هاوپەیمانی تەقەدوم با سەرۆکایەتی محەممەد حەلبووسی زۆرترین دەنگی هێنا و لە ئێستاشدا ڕەفع عیساوی هاتوۆتەوە نێو گۆڕەپانەکەوە کە وەکو لایەنی نەیاری حەلبووسی دەردەکەوێت. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە پاش 10 ساڵ یەکەم جارە بەڕێوە دەچێت پارێزگاکانی هەرێمی کوردستان ناگرێتەوە، بەڵکو لە 15 پارێزگاکەی دیکەی عێراق ئەنجام دەدرێت، لە نێویاندا پارێزگای کەرکووک کە لە دوای 2005ەوە یەکەم جارە هەڵبژاردننی پارێزگاکانی تێدا بەڕێوە دەچێت.
لە کاتێکدا هەڵبژاردننی ئەم جارێ ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک با هەڵبژاردنێکی چارەنووساز لە قەڵەم دەدرێت، بەڵام تا ئێستا لایەنە کوردستانیەکان هیچ جوڵەیەکی سیاسیان دەست پێ نەکردووە لەبارەی چۆنەتی بەشداریکردن لە هەڵبژاردنەکەدا کە ئایا بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکە دەکەن یاخود هەر حیزبە و بەجیا بەسەر بەخۆ دەچێتە نێو ململانێکەوە. خواتان لەگەڵ.